کارمەندانی کارەبایی هەڵەبجە نەورۆز مافەکانی کەسانی خاڵی داهێشتی تایبەت لە کۆمەلگا و هێزتن لە سەر جەمافەکانی بڵێن چیتر باشە ینی هیچ شتێکم بۆ ناوتری لەوە زیاتر نازانم چی بڵێم تر بڵێ هیچ ئەیبی نەبوو بۆ مناڵی تووشی زەردی بۆ وای لات کردی بە شەڕ دەماخلی وەڵا 90 ساڵە کچم ئەمەنی کاری زۆرە بەشتر هەر داوە کارێکی چکە هیچیان بۆ ناکرێ بەس دەستخۆشی کاک سەرکەوتەکەم بەس هەر ئەو یانی زۆربەی یارمەتیمانە بۆ عارەبانە و شت حەزیچمەکە ئیمڕۆ ئامادە بووە ئەویش لێرە نەبوو زۆربەی ینی بۆ خاوی پێداویستی تایبەت کاک سەرکەوت ئەوە خۆی عارەبانە و شتیان بۆکانە هیچ ڕێکخراوێک و هیچ شتێ تا ئێستا یارمەتی ناوێن و هیچ شتێکیان بۆ نەکراوە. پشتیکردنی ئێوە زیاتر هەمان دەدات ڕۆستی 12 ڕۆژی گیانی کەسانی خاڵ پێداویستی تایبەت لێرەوە کوڕەخرای کەمەندامانی هەڵەبجە داوای ماف و ئەرکی کەسانی خاڵ پێداویستی تایبەت لە حکوومەت و لە کۆمەلگا و لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لە خەکای کۆمەلگای مەدەنیەکەین هیواخوازین ئەم ڕۆژە بکەینە خاڵێکی دەستپێکی بەدەستهێنانی مافەکانی کەسانی خاڵ پێداویستی تایبەت بێگومان کەسانی خاڵ پێداویستی تایبەت و کەمەندامان لەم بارە جورفا بەهۆی کۆمەڵێکی شەی دارایی و دەرونی و کۆمەڵایەتی و تەندروستیەوە ئەناڵێنن لێرەوە ئەخوازین حکوومەت پرۆژە و بەرنامەی تایبەتی هەبێ بۆ ئەوەی پێکەوە دەست بخەین ناو دەست یەکتری ئەو کێش و گرتانی کە هەمانە چارەسەری بکەین بتوانین بەشێک لە ئازارەکانی کەسانی خاڵ پێداویستی تایبەت کەم بکەینەوە و وایان لێ بکەین کە هیوا بە مردن و بە ژیانێکی خراپ نەخوازن ئەخوازین ئەمڕۆ بێتە خاڵێکی سەرەتا حکوومەت پەرلەمان دانیشتی تایبەت بکات لەسەر کێشەکانی کەسانی خاڵ پێداویستی تایبەت بۆ ئەوەی ئێمەش وەکو هاوڵاتیەکانی تر هەست بە خۆشیەکانی ژیان بکەین و ببینە کەسێکی چالاک لەناو کۆمەلگای ئەڵێم لەبەر ئەوەی سنووری هەڵەبجە سنوورێکی لەگەڵ سنوورەکانی ترا دراوسێن و مین و تەقەمەنی و بەداخەوە ڕووداوی هاتوچۆ و لەدایک بووی نەخوازراو هەیە لە هەڵەبجە و تاکو ئێستا ئێمە زیاتر لە 4000 کەسی خاڵ پێداویستیمان هەیە بە جۆرەکان و ڕۆژانە بەداخەوە لە زۆربوونان و ئەم نەتوانینانەت ئەکرێ بێهیوات بکات بێ بەزەی هاتنەوە بە کەسێکدا وێناکردنی و ژیان بۆ مافەکانی مرۆڤ کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و ئاگادار بن لەوەی کە ئەمە بەشێکە